ڕێژەی توشبوون بە ئۆتیزم لە کوردستان گەیشتووەتە 3900 کەس. سەرۆکی کۆمەڵەی ئۆتیزمی کوردستان ئاماژەی پێدەکات. لەو ڕێژەیەش تەنیا لە 11% حکوومەت مینحەیان پێدەدات و لە 12%شیان لە سەنتەرە حکومیەکان چارەسەر وەردەگرن. ساڵانەش ڕێژەکە ڕوو لە زیادبوون دەکات و بەهۆیشەوە 50 حاڵەتی لێکجیابوونەوەی خێزانەکان تۆمار کراوە. ئاماری ئەم ساڵ پێمان ئەڵێت 3900 حاڵەتمان ئێستا لە هەرێمی کوردستان هەیە ئاماری نافەرمی. کەوتم نافەرمی معنی ئەمە سفەتی ڕسمیەتی نییە. لەگەڵ ئەوەشە لەو ژمارەیە تقریباً 111 حکوومەت میلحەیان پێدا لە 2012 ئەوانەتی هیچ میلحەیەک و یارمەتێکیان نییە لە حکوومەتەوە. هاوکات 112 ئەم مناڵان لە سەنتەرە حکومیەکان سودمەندن. باقیەکەی تر دەچنە سەنتەری ئاهلی و زۆر بەشیان چواردیواری ماڵێ. وای لە هاتووە ئێستا بەڕاستی نزیکی 50 حاڵەتی لێکجیابوونەوەمان هەیە لە ئینفیساڵ بە ژن و پیا و جا چل لە ڕێگای مەحکەمەوە بێت، چل لە ڕێگای زیزبوون بێت، چل لە ڕێگای ئەوەی باوکەکە مناڵەکە بڕوو بە دەروی وڵات چەند ساڵە عایلەکە لێک هەڵدۆشاوەتەوە. کە سوکاری توشبوانی ئۆتیزم دەڵێن حکوومەت لە ئاست هاوکاری نەخۆشانی ئۆتیزم و کردنەوەی سنتەر بۆ چارەسەریان بێگوێ و بێهەست و هیچ ویژدانێکیان نییە. هاوکاری توشبوانی ئۆتیزم و کردنەوەی سنتەر من وا دەبینم حکوومەت لە ئاست توشبوانی ئۆتیزم بڵێن بێگوێیە بێهەستە هیچ ویژدانێکیان نییە. چکە بەرپرسان یعنی ئەگەر دەڵێم ئەوەندەی منداڵێکی خۆیان کە پێویستی بە هەرچی بێت بۆی دەکەن وا دابنێن منداڵێکی ئۆتیزمیش منداڵێکی ئێوە یعنی ئەوڕۆ دەبینم دوی نیسان یەک بەرپرس لەسەر ئاستی باڵا لە هەرێمی کوردستان ئەوەندە هەڵوێستەی نییە بە دووشە لەسەر ئۆتیزم بنووسێت. ئەم منداڵانەدا نەبوون کە ژمارەیان زۆر بوو. ڕۆژی 2 نیسانی هەموو ساڵێک با ڕۆژی نەخۆشی ئۆتیزم دیاری کراوە. لە کوردستانی شاک و ئێستا لەسەر ئاستی باڵا نەتوانراوە ناسۆری و ئازاری کە سوکاری نەخۆشی ئۆتیزم کەم بکرێتەوە بە دابینکردنی هاوکاری مادی بێت یاخود دابینکردنی سەنتەری چارەسەر. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.